وقت عزیزی الخوش همیوارم های نهر کورا به مزرت و خوش کیف بین خوش جیان بین و برنامه تلسری برنامه فلسفی جهان بینی فکری فلسفی گوران همه خدمتان ایما تا وقت جریان اوی که چه ریدا چه قومیا چه کریا لسده هفتم و هشتم ناصریا و دوره سلطان ساق حالی نوی من فام نکی من نه هویت خمان ناسی من و نه بنماغل فکری فلسفی جهان بینی گوران و یسه که اران ناسینه ای جهان بینیه ای هویته ای شهرستانیته باید بچی من او دوره و وردی و درسی و روشنی بناسیم چون چند تایوتمنی داری ای دوره یکی که نوسریال فریک لی دوره مرمول فریک لی دوره ماج یکی ای دوره جور دوره که دستری هستاو کن که دینی دام زریاوت و ای دینی چه للیان کسی گوناو سحاک یا سلطان سحاک دام زریاوت و ای شخصی که جور بنوای زانیاری و هرچی چشتا هستاو کن لی سردمه این کسی که لیا خوانینا آسمانی لیه خوانین زوی لیه خوانین پادشاه لیه خوانین خوا خلاصه هنگل خوانینگل برداشت یه جور هست لسر کسایتی و لسر ای دوره چکریاغل ای دوره یسه که من باشوال خم لوی دو لنی سریال چی مثل سر لاینگل جور ای سردما قوناخل جوری سردمه و شکاری ورد که مثل که ای سردمه که بسرا حلصانی که ارا مبست یا آکامی که دینی نویستن یا مذهبی نوی ده خوانینگلی که تر هاتیه که پاشناو یکی کسایتی لو سردمه که یه دست بیشه که کسایتی عربیه فارسیه ترکیه که آتیه زوان منطقه یالگرده که زوان منطقه شورامی بیود و بشتر جمشتکه بیود بشتر حسانکه بیود و یسه که خوی و نو ای جور برداشتی نادرسک ای میرات شهرستانیت ای میرات تمدنی و چکتن خیت جیر گمان و شیونیت ماشا که نتوالی کتر چن لمیرات حوصاکانیان و نوعی بوتا دزی تیرن که ناسنامهی که میجوی راخویان درست بکن شهرستانیتی که راخویان دست و پا بکن بنماغل شهرستانیتی که راخویان چه بکن لتاریخ دست نشان کن ولی ایمه کرد ای واسه گنجینه دیری من ای بنواغل فکری فلسفی بنواغل شهرستانیت دیری من و داخوا دیری من و دست خومانی چکه من یا و کردوه خومان دیری من تقدیمی که ایمنا پیشکشی که ایمنا حوصاکن پی فروشیم نه یعنی لی راسیه وقتی کسی گوشتن که فلان کسایتی ای سردمه ترک بیه یا عرب بیه یا فارس بیه حتی ای زوانه یا گردیسن یا فیر بیه سو بشتر بیه یه خوی خیانت و نوعی جاشایتی و زوانه که سیاسی یسا ایمن نباید بتوانیم یا یک وراسی قلم و دستگل یا کسگلی که خویان و زانا و پسپور زانه نباید وی آسانیه بان سر او نتیجه گیریه بان سر او واصلا بریاره که ای دینی دامرزیا یا یکی ای دین دامرزیا لیلیان چند نتو دامرزیا خلاصه ای خوانینگه فرخامه
لەلێ وە دەست نێن و بتوانن ئەوەڵ زانیاریەکی دروست و هەساوی وە دەست بەرن لەسەر مەفهومەکان، لەسەر پەیوەند مەفهومەکان، لەسەر مەتافورەکان، لەسەر پارادایماکان، لەسەر قوناخەکان چە کریاوە چێ سنواوە، لەسەر دەورەکان ئی دەورەیە لە وەگەردیەکە چ پەیوەندێک دێنن لە چوارچێوەکی تاریخی ئێرەکانی وەسرا و متۆدێکی هەرمنوتیک تماشای بکەین چە دێتە دەستوە ئاەتوانی من وەسرا لە ڕوانگەی ئپیستمۆلۆژی تماشای بکەین من ئایا لە سەتکی باوەڕنیێت و یاتوانێتن گەوهرە لێ دروست بکرێتن یا یەک لە ڕوانگەیەکی ئانتۆلۆژی یا هەستی شناسی تماشای بکەین من ئایا یە مەزهەبە تواسی جووا و چە بێت لەبار مەزهەبیوە یا لە فرە هینگەل مەتود و چوارچێوەیەک تر ئەتوانێت هەڵسەنگانە ڕای بکەن و بتوانێتن کوێلتر ئەزەمەتە گەنجینەیە لە فام بکەن و بڕیار دروست بێتن لەسەرەوەی کە چە قومیاوە چە کریاوە چە ویشیاوە ئەسە من وە مەجموعەیەک کومەڵێک مەرەموو فریانیش دەستکارین تێمە خزمەتان لەسەرە وەسرا کە بتوانی من فام بکەی من چوش دەستوە پێکردنە یارەکان دەستوە پێکردنە چی هەوڵدانەسن بەرپرسایەتیەکان دابەش بکەن مەسئولیەتەکان دابەش بکەن و ئەنتزاریان لە خۆیان چەبیێسن چی هەوڵدانەسن کە قانونمەند یا یاسەمەند و ئەخلاقمەند کارەکان بۆنەڕێوە مناسبەتەکە وەسرا تەنزیم بکەن و یەسەکە بچی من وردە فەهمێک دروستتر لەلێ لە ئی دەورانە دەورەی سەدەی هەفتم ناسیاوە دەورەی سوڵتان ساکچە بکەی من فەهمێکی دروستتر لە زوانە مەرەموە لە ڕەسەن وە وەربگری من خۆ ئەزیزێل هەرە جورەیە کە دوێنێن من سەفەکەی خۆم سەفەکەی خۆم وەرتانە باشکەم کە بتوانیم وەگەردیەکە ئەو مەرەموە لە دوێنی من و بزانین چەست بە ئیانە ئی مەفهومە لە یاری دام یاری باش جەم جبەخان ئەقرار دوکانە ئەتاری گەواهی گەوهەر زەد یانە هان ناوێ ئەلبەتە هەر کام لیانە توانیەتن و بەڵگەوە بیشتر لەسەریان قسە کرد و قوڵتر لەلیان فام کرد یەسەکە وەلی خۆ لێری چه هاتنەس ئاماژەوە پیان کەی من هەر کامی وەختێک لەناو مەرەمۆکان هاتنەسن ئاماژەوە پیان کەین کە هیچ کام لیانە هینێکی مەفهومێکی وەسرا مەزهەبی نیەن بەڵکی یانە مەفهومێکی فقهی و فەلسەفی مەفهومێکی فقهی و فەلسەفی ئەوەڵەن کێل سەردەما هین کام نەتەوە بیە کێل دەستوە پێکردنا ئیمە توانی من یە ئەلبەتە هین قۆناخێکی دواترە متایە خۆی وە وردی ڕاستنیتن کە پیرنووسی مەرەموو هەنەت گروی مواچان کوردی ئەو کوردی وە ورد مەگەردی ئاخر مەگنوو و سەر و گوردی خلاصە کوردەکانن کە چەکەن وە کوردی قسەکەن وە کوردی وە ورد گەردیان وەشون دامنایی وەشون ڕێوازە وەشون چارێ وەشون ئەو چەبایەکردنە و ئاخر هینەکانیان ئاخر کارەکانیان ئاخر ئەو گەردیانیانە ئەو هەوڵیانە چەکەدەن ڕستنیانە سەر و گوردی ڕستنیان سەقامگیری ڕستنیانە ئەوەی کە یەک برن و جورە نەتەوەیەکی یەکدەست بچنە مەیانە هاوماڵی لە ناو دنیای ڕوش خۆیان خۆ ئێستا بنیامین وەسرا لێرە کە دەستوە پیکەرە ئەو زمانەسە چەکێتن وە چەند هینە وە چەند داو بنیامین و پیرنووسی ئەلبەتە گشت هینکەن یەسەکە داو بنیامین کە پیش وەسرا دەستەوەرە کەسی کە دەست خستێتەوە ڕۆشنکردنی چراخیاری ئەو سەردەما
و ای واصلا مرمو البته توانیت هین دوانیش بودن ولی خو کرنسه یکی و من او هینگلی او کلمه نتوانستم بخوانم لا او دستنویسه یا هین دستنویسه که وناو دستنویسه خلیفه یار مرای خلیفه شورت هر پاشنواکی چه خلیفه است که لاخواره که 50-60 سال وجهی نویسیانه سیانه یک دستو دلودیت خود بکشر آن بدمکای لحلیر و هین که تدیره لکردویا عمل پیکن لکردویا احترام را قائل بن مراجعه و پیکن واسطه یاران بهر العین البته یعنی باید کنه پاداگی بکنم که دستکاری کنم و من ناچون آورده کاری کنم چون وقت بیتن هینه کنه مرموکان فرنک بتوانی من لزمان که کمتر هین که من خیمیانه ور باس و ویدیو کفره طولانی و نوت که بگیرن برا که چپ کن بیمنی و منا و مین چپ کن برا بگیرن و هر حال این بکن بصیرت خودتان استفاده بکن و چپ کن صف بندی بکن یه موضوع چه صف بندی به منو به خودمعواری و به واصلا خوی و زلزانین و او این واصلا خصوصیات ناپسنده بان چپ کن برا بگیرن صف بندی بکن خودتان ری بخن یا خومان ری بخین این ری خصنن را چست دلبسته همه درکان ورین پاک باز و پاک دست و پاک زیل و پاک زیل که ایمه بتوانیم وری او ارکان ورینه ای ارکانی چه رمزواره یعنی فلسفی چه که پاک باز بیتن که واصلا لوری لورانور کسی که لخوت خاصر اما کار که لخوت بیشتر زانید واصلا پاک باز بیتن و بدون کدورت بدون هیچ و وجدان و بشید تو راز بشید تو با ای برپرسید که بویره اوده تو بوشونه که من واسه پاک بازی لو معنی پاک دست خو معلومه که عمل کردن پاک زین و وجدان پاک و این پاک و اصلا ضمیر پاک و پاک زین و اصلا چه که این جمعیه که لو موقع و سواری و اصلا که هین کردن حرکت کردن است یه سر بتوانن که لعمل لمیدانی چه بکن پاکزین بن که و درسی و راسی عمل همه تراجس همه بکرانی و هاوشانی و یصف باصطلاح و یدن و اتحاد و که یه هوی یک واسطه لباس برداشت کرد که هنا وناوتر الرخوة والمقصود السوفيجري هسايقن واللي ليرة معني كلمة كي شروع كارك ويدن مثلا إذا كان شنفر وشانية هين كه هو بكن ك وركب بنسر يا دوري بين وبان وجوا رسره ويجسد لو معني لمعني خوا ناجتك معني كي هاودني وهاوغامي ويكبين واتعاد وليا وقت الشروع كردن مثلا همت مكشو جهان وموي یه جهانی که تو وقت همت جمعی مکد یک بیرون توانی دنیا خود بکشی و طالمی و این طالمی چه این الکتر لمرموز الکتر هاته که منظور می واصله عدالته که کفه بدیو بستان لعدالته میونه هر یک کفه که چه بودن میزان بودن و یا او میسه عدالت را گشت اندامول کومالگاه چه که این جهان توانه بکشتن و این همت فقط در عدالت و میسره بعد هین اکتر یا البته او سی شخص باید کن یک لتر ایجوره لپیلمیسی بودن یعنی هینن یعنی بریارن ایجور مرم ولی یارن بحر دل سکیشون بحر دریای دل کوچه دل گلن گل مجون دل عاشق حق بو حق کیشون دل خو ایسا عاشق حق بو حق کیشون دل خو همت بکران و جمیع همت تکرار هر اوسا متای و بیان کرد وجود پاک کرو پرت کرو کینت
بعد و جمی همت جمی که همت جمی بعد کانی چپ که وجودت پاگوب که تنیه او هین هاندلی سکه لو سرتا هاندلی هم سری هم گام هم پای و راچ را هم ملی خو همت بکران بکشان هوی همت مکشان و چه و موی خو یه چه هر هین او این اسم منظورن توافق یعنی توافق داشتن که بعد کانی همت کن لهمت اندام ویل کوملگا ده همت یکو یک میردان چکن همت جم بارنا آراجه همت جم کوه بکن خو چپ کن کینو منو و صلاح خوی و زلزانسنو خوی را خوی تواستنو او خصوصیاتی که همت جم نقص که دوسرا یا ناممکن کتن دیر و بخن و یک خب حالا یعنی ترتیبکیان من وقت وایتن و شون اویک و ترتیب یعنی چون یه قناخ سپری بین قناخ جیو جی بیسن و وقت وایتن یعنی و من هین نکردم وقت او نیاشتم که ترتیبکیان من هی جور خوانم ولی خب عزیزیل توانن بفهم که یعنی چس لیه و گشتن و هان دم یک پارچن لیه جهان بینی فکری فلسفی یک پارچه بنما دیرن سرچوه گرن آو خوان جم جبخانه بیدی بنیشمی جم جبخانه حالا ایره سردما مخصوصا نو فرقه سیل که جم فقط جم نزره نازن جم تمیره جندنو یعنی جمعه که و طور کلی معنی که مسئولی دانسته که اصلا ویجورن یا و هیچ جمعی که لنیوش را وکن استردم هاتیا معنی که مذهبی نه جم جبخان بیدی بنیشمی جم جبخانه نشتنش سودن یه باعث کنه که نکردش زیانن که نایل جم ننیشید زیان رد بید هر کس قبولش کرد یانش قبولش نکرد باید بود یعنی من دستکاریان نکنم و خاطر و از زیلی که کپیک دیدن متهمان نکن و جای کردن یعنی یه باید کنه هر کس قبولی نکردن یا چیز یعنی ویرن چون لیره باید دعوت که بان بنیش چو وشن دنگ ساز و ناله برینداری دامیار مگیرو پی دامیاری پس دین مرحله چکن خریکم دامیاری تنن و که بتوانن بشیل یا کسیل خاون توانه یکان این کن بارن دامیاری منظور است طرح و برنامه و روی اوی که و روی عقل و روی دانایی بچتن و که چپ کتن ای خاص یاریه هین یاریه بویتن و بشیل جور کد جنب کت دا ولی نقصه که وانا طرح برنامه کن لی ادبیات منظور دام طرح برنامه و پلان و نقشه و اصلا و چو واس کارکان کردن یسا که لیره هینه بکیتن که بتوانن چپ کن دام یاری بتنن و دام یاری شب کن بگردین دامیار کسی که داماکا دست و هر کامیان دامیاری که متای دامیار اصلی بنیامینه که باید کانی شاب خیط دام و یسه که یعنی هینه که معنیلی که تایوت دیرن که تایوت و ای ادبیات و خارج دی ادبیات معنی خویان دست ده حالا یعنی و پی اضافه کنه یاورشان خوانکنه توانستن مذهبی بکن که بو وشش کفتن او دکان اتاری یاری منظوره که هر داود بیان رهنمای یاری خو یعنی ادبیاتی که شوان نسل دستکاری کردنسن یعنی ممکنه هین دو هینیش بودن هین دو مرمویش بودن ولی خو پیامکانن هوی جوری چه مشخصه که یعنی چه بکن بان بنیشین جم جبخانه است و لجم نیشتنش از سوده نیشتنش خیره را هم کسیلی که نیشن هم را کوملگای را کردوار گشت خب ایره که اینو یعنی ویره خب هیچ اینک نریم یعنی و منزل اصلا زادگاه و سرزمین جایی که کردان لطی نیشتگی بینه جان کردن خب
ایمە ڕاخاتریە بفهمی من کە ئی جباخانە چەس چینە خزمەت فیلسوف گەورە نەوروز سوورانی ئەلبەتە لە شوێنێکتری شێستەکان متەیەی فرەدی جوانتر هینێ کردێسن شیکاری کرد نەوروز سوورانی دڵ مەتای مەتین ڕێزەی ڕازاوەر هەجرەی جەواهەر کانە کوی گەوهەر جبەخانە جەمە خەزانەی جبەخانەی جەم خەزانەی شاهیە زن جبەخانەی جەم خەزانەی شاهیە خەرمانە کوی گەنج سکەی ڕەواییە خۆ یە جبەخانە جێکە تۆ خەزانەی شاهیە ئەو دەم دەستگای شاهیە لە تی جەم بوتن یا لە تەریقیەوە ئەو دەم دەستگای شاهیە ڕەواج پێیا کرد وە ڕوویشە گەنجەکە لەورە جەمە یعنی حافزەی جەمە تۆ ئەتاعات پێیاکەی کە داناکان جەم بوونەوە یە بوتە حافزەی جەم بوتە خەرمانی یاری جەم ئەیسە مڵکە تاجر دانەی دڕفروش مشتری قوڵام بەرکە باقی پوش در نتیجە یە بوتە ساختاری جبەخانە جێکەکە مڵکە تاجریە لە داناوەر تێن دەورەچە گەوهەر فروشن یا گەوهەر پیشکەشکەنە کومەلگا لە شوێنێک تەشویقکردن کە جەم بەسم کانیەک دروستکەن کە کانیە ئاو زڵاڵێ وارد بەسەڵا جامعه بود و جامعه تبدیل کرده گلستان و یعنی هنگل ادبیاتی که پر متافوره و باید لیانه حالی بود که بتوانه این متنگه حالی بود ملک تاجره جم جبخانه جبه دی معنیه که باید جم بیتن و نوع سنگر بوری سنگری که واسه دلائنه سنگر بوری لورانور نادانی لورانور ظلمات خواه لورانور واسه ایگنورنس خواه و چبکه گوهر باری و روشنایی بخیط وجود خواه لمعنی اکتره که جمعه خواه روی و دنیای دیشت و گوهر جبه بوریتن بربرکانی بکه یا لەوانوەرە هاوساکان ئەو دنیای دەرەوە وە گەوهەر هینکردن لە خۆی دەفا بکە وە گەوهەر هجوم کە خلاصە ئەو جەنگێکە تەشویق پێ مێدانی جەنگێکی واقعی چەکێ تیر و کەمان و واسڵە توپ و گورز و گوپاڵ چە بوتن گەوهەر بوتن هەم نسبەت لەناو جامە بین لەناو تاکەکان ئەنداموەل کومەلگا هەمیچە وە یەکۆ وە جەموە و ڕیوە دنیای دێشتوە مشتری قوڵام کەسکەریکن کە چەند ئامادەن یاری بکەن قوڵام لێرە معنی وەسڵا بەردە و نازانم پەیرە و مەیرە و نایلی ئەدەبیاتە ئەدەبیاتە فیلسوفەلی کە حاضر بینێت لە هەر سەردەمێک لە ئەدەبیات بە ئەسا لی ئەدەبیات فیلسوفەلە لە هەر سەردەمێک فیلسوفەکان داناکان جەم بینەسوە قوڵام وەپیان وتن وەختێک سازماندەیی بەرپرساییکردن بوونە یار و یانەی ئەدەبیات شایان باید بناسن پس مشتریکی قوڵاموێرە ڕای چەس بەرگە باقی پوش کە بتوانن ڕا بەقای خۆیان سەر و سامانی بگرن هینێکن سەرنشین شەهر بازار سوێد سەرافی کەلاش یەکە کەلیمەی مەبوو بستانیم وە قەدرە ئەوقات بسەنیمە هايمنا إيه تجارة جوهرة لإي جبخانية كجام بوتن جمع خزانة شاهية بستانيم وقد ومرور زمان بسني من شبسين نماية خاجام خريد كين ذات خو يا استادية يبقى خاجامية لما خاجا بايا بوتن چون نوروز خوي خرمه لإي سدما خريكن يعني چين بكن یاری بخنه و یه خاجام هر معلوم نیه خاجه باید خاجه بود خاجه معنی استاد کسی که گوهر دیده خب خاجه خرید بکی من ذات لیره معنی چست تو گوهر سنی ذات خود بیتبان دانایی خود که لو ذاتش رسیده مرحله دیده داری حالا نیچه و اصلا انسان لبین حیوان و ابر انسان قرار ده ولی لئی جهان بینیه
انسان هرمه حیوان گوهر ورده هین که هجره بندی که بارخانه خوی و ای انسان بوده وریابار و توانایی و کار بردن او گوهره که چه دیگه داره و که بتوانی و گوهر دنیا بلونی پرواز که جور باز دیگه روشنایی او گوهره او واسه تشبیه که دخواش که بتوانی چکیتن روبری که هم ساعتی که فرفر پانوبری بینی به اوی که مثلا کوسپ برزایی و نظمایی برزایی باید تو ورچود بودید یعنی 100 مسافتی که بان چه تماشا کردن تمام دنیا 100 بینی یک جور بینی. خب ایسا یه ایمه زنیم چه از ای جبخانه جمع خزانه شایده ده هین اکتری چه دیدتن هم لمرموت نوروز هم دواره وقت و ارکانو هرچی بوانیم و ارکانو دواره چوت سر و ارکانی که پیر بنیامی البته یا سده سنزه کوچیا اولی وره چه سده هفتم نزید 400-500 سال فاصله یعنی ولی خود جان بینگه که هر یکی روحانگاه که هر یکی که و قول راسی و زبان و پوسه ممانیم و ایمان و پادشام و کوی گنج و خزانه و شونم آوردن نکارخانه و معنای کلام کس نزانه و دیاریم کردن چواردن و رازان ها و دست گیانی و ماوریم نو جم جبخانه و خب ایسر رازان و اصلا سخنگو کسی که بر قصه ها کسی که من 4 دانه مین که نواسه دست نشان کن را 4 مقام به دوران خواه یا البته وگرده او مرم مکانتر باید کنه هم بینتشان یک که درسته لئی مرم ولدم حالی بو و منظور فیلسوف گوره نوروز سورانی لئی مرم ولد بسرد متایلیر تماشا که هم دواره چست 4 کس شیاو پیا این کلمه لدل من او خواردنه که رازان ها و دست گیانی و ماوریم نو جم جبخانه و خو یک کسی که فرفره هینا فرفره للیمان و نزیکه جور گیان خومن باسرا او قرج اعتماده چکیتن تیریم نیجم را چه که قصه این و او بودن قصه باسرا او بکنه دانای یک دانا یا او جور مقام رازان که بتوانیتن قصه کر او بود بریاردر او بود البته یه و صورت تا که کسی نیه باید کنی چه بودن نمادی ارکان منظوری پادشاه بود چه بودن نماد اوی که اطاعت پیاب که او ترکان جو بین که تن همان که کیم بتوانیم متحد بیمن او تیریم کیم چه در جبخانه خود جبخانه چه که ملک تاجریه ده یا جمع ملک تاجریه ده بوده جبخانه خود یا حالی بیمن که لیره منظور چسکن که اصلا بنیامین میشه بان چکن جمع جبخانه خود هر که بنیشی چکه بنیشی جمع جبخانه خو یه منظور واسه هر که تاجریه لو زمان بان گوهرکان خویان رد بدل بفروشین و یک حالا که ما سر بشیتر یه ارز کردم که ترتیبه که شیوه و منیش وقت نیاشتم که ترتیبه کانی بخمه یک واسه چند من به وگردیه که براوردن بکم و اینه بکم که وقت فرد وایتن و یه هین بودن منیش وقت نیاشتم و ایسی که و خاطر اوی که ای فشاری لسر در راسته لسر باسه کن خوان کم بکن که فشاری لو حول دیتی دوران و جور دورانی که دین دامرز دورانی که دینی که لتی دامرزی آود معرفی کریا البته ایسی چه سر رایی که زیادتر 20 ساله گوهری خیلی و شوف همه پافشاری کن که دی دوره دینی دامرزی آود و یه که رای لاره بردن و لاره بردن شهرستانیت کردن و جهانبینی فکری و فلسفیه گوران
هەوڵ دەگێت کە ئی دەورە کە دەورەیەکی فرەفرە مهمە چ بکەن گڵاو بکەن چەپەڵ بکەن ناڕوشن بکەن کە بتوانن ئەو هەدەفەی خۆیانە بوونەوە ڕایە کە بتوانن ئەلبەتە یەبووتە مقدمەیەکی لە ویرم چی ئەرز بکەم کە توام سەیرێکی بنەماوەلی ئی مەسەبە چوودا مەرزیاغەسن لەناو حق الحقائق نعمت مكري وتذكر آلاء إيوانوف الروسي أو دسمسي وناو دوش كبشر حال دسرس ليس أنا بنما إي مذهب إمروجا كوا كاكي والحق ناسية بخيم ورشو كشو إي بنما غلا لدل اسلام و درکیش یاغسن نه یک دوره سلطان ساق ونیه و دوره سلطان ساق ای کارگله کردنسن و یه بوده امروز تواسم اولین برنامه جا او حق الحقائق تومار بکم ولی خو هین کردم یا ای چند واصله بیان نامه ناوی بینی ندم للایان سرانه سلسلة الحق منتشر بيه که هینیلی کاناوی جعلیات کاناوی که و پین فرن ناخوش بيه که یعنی او قرش شعور نیرن خریکن وی جعلیات توان بصرا یارسان کندی و یسه که او بید دست پیچی گواسه یا بید سوژیک را یک بتوانم این کم اول یا ولا شونه بشما هنا واصلة بشما سر حق الحقائق أو سرچو ولا تركه هنا مذهبة بنمالي مذهبة التي أنا شكل التي وروشني ديارك شكل هو مذهبة شيء بلانيكي سياسي عرب جويك أرز كلام جا مصر ولويد والوليد خو ایسا چس تقسیم کاره کن ای پیره چنی چند ساعتن ای پیره کلام او سری میردش و ویره سرشته عشق کیش گشت تیره خو ایت ماشا کیتن داو بیره که منظور پیره منظور بنیامینه که یه چند وقته منظور چند وقته که ای پیره هماهنگی یاری او دورانه حادث بنیامین ای پیره چه این مدیریت کرده پیره معنی کی واسه مذهبی نری مدیر یا برپرس امورات دمدسکه یاری خو این طرح برنامه کلام او سری یه سری باید بودن پلان دیریدن و گشت کی حالا لور نظر گیری یا مردش نیه یا مردش نیه میردان منظور او هنا بصرا ادبیات سیاسی پروژه ماش هنا كمان براوري كمان البته هاوماني نين والدنيا تتجاوز معنى نتويا ملت نتوا ودسلات والصلاة يا ملت ودولة nation و administration دير معني والصلاة میردان معنی نیشن بید یاران ادمینستریشن یاران سازمان یافته سرشده عشق کیش گشت کیشن خو ای کیشه ای افکاری چست گشت تیرکان لور گریت و گشت بشکان کرد چکت شامل گشتی بود پیرمیسی میر گردی میری یه سلیره لخزمتان است که لور میر دلیری چه هورده سوی و خیر بیو میر گرد میری سیاد بنیامین و شهبازگیری سررشته عشق کیش گشت تیری خو یه سکه هم دواره لیره تیره دواره چیز بکار که گشت لاینکان یه افکار و اصلا کالاغل فکری شامل گشت یکی بود یعنی یه چیز یه اتحاد یک پارچه بود و ای افکار بنیامینه را کردن و وجود آورد بعد
ها مردن بردن شون تاویری هر کس یاریش کرد عقل ظاهری بشش نمدن گوشت البته یعنی تغییر دانه که یه سه و شون چه تاویر اینی که نیم واسه معنی که ولی خود احتمالا معنی و شون هینی دیدن او نتیجه او هنا وشون وخوانين دفتر يلي ياري الورن يعني بس نسير كنا بايت كان فهم عميق كديرن بكريتا عقل ظاهري واحساسات وجب برخود فيها فهم بكريتا كسيرك ياري بكريتا وصار مسليكي باوتيكي احساساتي واحساسات وقت بايبت وياري كي لا هين باش نيرد ای دیره مات چنی چند باید کنی ساعت چنی ساعت ای دیره ماتا بنیامینان کول صحبراتا چیاری ولاوه هیچ نین واتا خو دیر هم داره تاکید هر واسه که یه بنیامین کولکه براتی که دیدتن خون براتی که حال کوله که ارا لیاری نوتن لموضوع یاری نوتن هیچ واتایت نیدتن هیچ تکتر نیدتن یه که حال بارخانه بنیامینه چس راجو یاریه راجو رخصتن کردن را یاری سر را یاری کردن یا پادشاه دوره هیچ نیه پادشاه نباید کنه هین بود یا باید هین یکی ترن بود یا پیرمیسیه یا رمزباره یا پیرمیسیه یا داو یا بنیامینه هین یکی ترن با پادشاه یا نه لی سردم همه پادشاه لکاره نیه چون قراره بنیامین شهبازگیره شهبازگیره منظور پادشاه است دیادم چی شروع بکنم که شهباز یعنی بازن لهوای و دانایی چی نسا آسمان خریکن چه شهبازی کش نو خویانه کسی که شیاو بتوانن پیاب کن خوب هست بنیامین سیاد او شهباز است یعنی کسی که چه بود بعدن بتوانیتن ارجه که لویدو چند ویدو ورنگه چی نسری که بتوانیتن شرایط کوملگا و به هین بکیتن بیشتر اویش بتوانه اقراره که شرط و اقرار خو یسه که واتش هیچ نیه چیاری ولاو واتش هیچ نیه مور حالم یه مزخرف چه رای صفی هینه بکن وارد مسئله بکن یا هینه یا جعله که و به اضافه کنه و هیچ مربوط و صفی نیه و یکی قصه پادشاه نیه یکی او سه نفر که لیسه دم قصه کنه که دواره تحقیقه که بنیامین هیچ تر قیرز یاری هیچ واتای کتنی هیچ قصه کتر پنیه هرچی قصه دیدن و در یاری و را سازماندهی و گرخستن یاری سازماندهی کردن و گرخستن یاری سردم و در پیرمیسی پیرن یا مثلا چند وسر پیرمیسی لو زمانه که داوش واسه برپرسیت کنه پیرمیسی پیرن یه چندی وقتن پیرمیسی پیرن جی سر و سر کردش نویرن اردو شاهیان بنیامین پیرن یه لیره چند مدتی که بنیامین پیر دیوانه که لورا کردکان گشته چست دفتردار گشته نویسیدن که منظوری را آخرت نی یعنی برداشت کن که یه را آخرت ولی یه لیره سازماندهی کن خریکن رخراوه درست کن یه چند وقتی که ای کاره که منظور است که این تجربه دیریتن و کردو نشان داستن که یه کارکن و درست بیدن منظور است که جه اعتماد یعنی لپاریه که این وینه خاصی نشان دیده و زمان چکن و چوت مثلا رو داخل شلشوانه خراوی که نصرافاتی یه دین سازی و این کردن جی کردن جهدیاتن لنو ای مرم ورس ای بشکر بنیامین ای بشکرده هر کس که آما بشویش برده یار زیاده بشش نزد نمرده یا هینه بش و معنی و اصلا سهم لیاریه ولی یعنی چکن ای بش نظریوشته که اصلا مربوط و نظریو یعنی نیه بنیامین چسلو را
بنیامین جور کسی که جی باوەڕە سەهمە هینەکان سەمکی لە کووروە لە یاری بەشدار بوتن بڕیار بێت داوەری بکەن کە ئی شخص شیاوە لە ئی شوونە کار یا ئی شخصە ئی قەرە وەسرا اختیار و امتیاز داشتوتن در نتیجه لە ئەو سەردەمە کە هەرمە دەستنیشان نەکرێ هەڵنەوەژەوە بنیامین جور جێگرەوەی شا هین کردێسن هەڵسکردیا یەک ئەو سڵایەتە دانەسەپێ کە ئەمورات دەم دەستگای یاری ئەو بێتڕۆ تاوەختە شا دیاری کرد شا دیاری کریا یا شا هەڵوژیا بیا بەس کریا ئەو چەبوتن کوتە پیرە پادشا یا لێرە هینەکان ڕاخەتیە فام دروست بکرێتن بنیامین لە ئی مەرحەڵە یانە هەر مدەتێک چەند وەختە کارکردنسن هینەین دواتر قوناخی دواترە کە چەبکە بنیامین لەو سەردەمە جور هەم نەخش پیر داشتی هەم پادشا وەسەرا کەسێک بێسن کە جێ باوەڕ بێت هەماهەنگکردن ڕاوەڕەوەبردن ڕابەش بڕیاردان تا وەختی پادشا دیاری بکرێت هەم نەخش ڕەوڵە پیر داشتی هەم ڕەوڵە پادشا ئەلبەتە بەقییانە هانە دیارەوە این نییە کە بسن تەکەڕوەمانێت تەکڕەوی تەنیا لە چوارچوێ ئێتمادە باە فام کرد بعد ڕەمزبا لێرە کە ئیە بەش کەس نەبایەتەکانی بەش زیاو کەم بوت ئەوە زیکردن نەزار نەمەردە هین نییە ئێستا لێرە مالوم دێتەکە ڕەمزبا دوارە ویشتن بەشش نیاوی بەشکەر بنیامین بەشش نییە ئەلبەتە یانە دوانن تەقلید یەکان کردوون ئەڕە خاتر ڕەتبوونکردن شتێرێک کردوون شێرێک دروستکردن کە بەسرە بیشتر مەرەمووە نەزەر بڕەستن مەرەموو ئەلبەتە من مدەتێکی لێجی کەڵام مەرەموو بەمەکان مەرەموویش وە خاتر یەکێک کەڵام فرە جسوسفاسە بەسەمانیە جوراجور بنەکار و معنی ئەسلی خۆی لە دەست داوەسن مەخسوان یەکێک کەڵام بەخشێک لە ئیسلام کە کەڵام واسڵا وەرگیریکردن یا دەفاکردن لە باوەڕگە لە باوەڕێ لە ئیسلامی لەڕێ عەقڵەوە وەسڵەوە کومەک عەقڵەوە ئەوەی بەخشێکە لە هینێکی وەسڵا لە ئیسلام کە هینە ڕوویکردێکی لە ئیسلام کە وە بۆ کەڵام ناسنێ ناو هین تایبەتێکی سناتی بەزانێ لە شوێنێکی فەلسفەی کەڵامیش وەسڵا هینکەن یەسەکە لێرە من مەرەموویش هەری قسەی لەسەر یەک دانە لەسەر یە مۆزوع لێ جەمە کردووە بەشش نیاوی خۆ بنیامین بەشکەرە هەر کەس پا بەشە قانەنیاوی ئانەش چ جەم یاریش ڕاوی پس لێرە نەزار نەمرد نییە ئەوە هینێک نەجارێکنە قەزیە ئەسڵی ئێسەکە بنیامین بەشکێتن وەی بەشیچە ڕاگشتە ئەداڵەت ڕایەت بێتن هەر کەس وە بەش خۆی قانەنەوی لە جەم چە ڕاوی باە بنگێت ئانەشان چ جەم یاریش ڕاوی لە جەم یاری ناتوانێت لە ڕێکخراوی بوتن چون قانە باە بوتن هەیە قانونەوە ئەڵبەتە گشتە سوالجواب لە پرۆسەی هینە لە پرۆسەی وەسڵا مەشوەرەتە لە پرۆسەی هاوفکریە ئی بەشێ لە بەشکردی ئێستا کە ئێرەکانە کەسی وە بەشکۆهینیە دی ناتوانن لە ڕێکخراو یاری بەشدار بوو دایەتەکانی چێ بکەیتن بشتە دێش خارج بێت بعد کیەل توانێتن هینکردن بەشدار بن یە وەسرا چتە سەر کەیفیەت شەخسەکان کە کەیفیەتیان چی بوتن پێی گوزان و قوڵام کەسیوان پێی گوزان و نەوا ناشی سوار بێ و چۆگانیشان و گوش یە بایەتەکانی ون بوتن خەجل بۆم ونا خەجل بۆمانەوە خۆ ئێستا تۆ لە مەیدانی کە کەسێکی کە هانە ئەو سەردەمە لە مەیدانی کە باە چۆگان بازی بکەن کە گوویک وەشنێ پێی گوو بزانێت هەدەف ئامانج ئاکام گووەکە خۆی بزانێت وەختی دێتەلی لە هین لەو مێدانە نەوە ناشی سواری بێ و چۆگانێشانە خۆ نە یەکە کەسێک ناشی سوار کەسێکی چۆگان بازی لە چۆگان بازی مهارەت نێری نازانێت چۆگان بۆشنێ نازانێت چی بێ لە گووەکە ڕاکوو بێتەلی یانە گشتێت
متافۆرن واسرا دیدگاکان چۆگان مەسەن هینەکان استدڵاڵەکان بوو منزورەوەسە کە ئەو ئەهدافە بوویتن وەرە و کوور و بوویتیان واسرا ئەو بەرنامە کە وەرە و کام هەدەف و بوویتێ یەسەکە منزورێکی ئەمەڵی دیگەنە گشان متافۆرن تەشبیە چۆگان بازیە گوش چه بوتن گم بود خجل بوتن خو نگوی کسیر ای میدان کسیریک نیه که ناشیان زاوریان چون که بکفن مثلا سواری که این ناشیه نلیش مهارت چوگان بازی دیرن که هینه گوان بین لگوه که او تو بیشکل کوه پی چوگان بازی کن که هین بوتن نزانتن رکام هدف خجل بوتن باسرا شرمنده بوتن یاریش چه جوش چه بنجوی ورش نمیگیرو کمرو کوی دنچ که کسیلیک پلانولیک داناغلیک باید کنه بان که بتوانن میدان چوگان بازی وگرد کسیلیک در هانه ای میدانه بتوانن هماوردی بکن که این نون قصده چشتی بکن که بتوانیتن معنا داشتوتن بتوانیتن واسرا کاری بکن که جی داشتوتن و نون باس خجالتی خویان و یاری لچه بود لجویگ بود جوکه چی لبنجو بود یعنی تو باید کنی و قولهن یه مجرای واسرا دیدگاهی داشتود یه هیل فکری داشتود کیف هیل فکریه وصل بود یه بنجو یه بنجویی که معلومه کانیکه هاکوس لکور آوکه درده واسه این لکور این گریسه چوه گریه دیدگاه ده یه تشبیه که وقتی یاری کتن چپ کتن هیچ ای جو جاری بودن ای جو یاریه چپ کتن که هیچ کمر و کویک وری ناگری یاری پیروز بود کسی که دانایی کامل داشتن و من چوگان بازی مهارت داشتن چوگان و برنامه و اهداف سردما یاریه که این داشتن مهارت داشتن واسه توانایی داشتن کیفیتی لازم داشتن و یسه که یاریه که لجوی بودن جوکه لبنجو بودن و اویه که وی جوره بوده هیچ کمروکیک چه ولی ناغریتن یاری بود جوی یاریه جاری بود خب پیرمیسی بگن می اوشون بنیامین و رهبر این ناچونوچه نیانی ورور خو ایه چه کردیسن پیرمیسی ویشه وشون بنیامین و رهبر داو منظوره بچیمن یعنی اینن این ناچونوچه یعنی واسرا ونوالو یعنی تدبیر کنم یه منظور دمو دستگاه لشون گریتر دمو دستگاه یاریه کی دمو دستگاه دانانس بچینن وشون که یعنی ایرچو ریو راغه دانانا ایراغه یاری دانه وشونه بشن خون لناو ای فرهنگه ناچه مثلا هین کرده لأردلانی کنه که لدانویله کیچه دانویله دیت خواری بو لفارسیه که بیسه هین آسیا و که اولوله ایسه که گرمکلری شو تخوار چطور بین هارکان بعد این فرهنگ شیخانی چه کردستن ناوچه یا حریم یا مالبند یا دفر ناو این معنی نویچه یعنی حوالو دنگو باس لفرهنگ کانی یسه که لهیش کم بیانه معنی واسرا خواردم این نه من در نتیجه حالات و هر که لشونه لیکتر و هر کنو پیای نکرم که و هر دوانیان بوده چه ولی خب دمو دستگاه لمرم ولی اکتر لجی دوانه چیزی که دمو دستگاه یاری خب اقرارش نو جانبی کسیون اقرارش نو به باش کسیون باچو درو به باره کسیون چه باچو نمبو هر کس باچو آروم گرکن در شرطن سر و ایمانش بلون خطر آسمان تان زمین من پو آسمان من تان زمین من پو اقراری چنی پیش شرط کردن بیان هم مبو خو یسه که منظورش هست اقرار لیر دواره چه اقرار دیده و اقرار و که
یکانگیری اتحادکن را همت جمعش اقرار باید کن. ای بازگله لی میدانه باید چه کن اقرار کن. اقراری بود که کسی اقراری نوتن جهنمی واسه یعنی وضع کردن یعنی که ناکریتن بوده جهنم ایرکن و اقرار هین نکیتن کمالگا بوده جهنم جان بوده جهنم. بعد به بشه کسی گوش درو باید داریم که لبانش اینجا شیاره که ببره کسی که با چون نمو وقتی بیش ناود پیروز نموین بهرگ ناود و هدف نرسیم سرانجام نرسیم. بعد هر کس بیش او من توامه باید شده داشت واسه خودخواهی که باید شده داشت این نیه لبانش هم اشاره کنید هر کسی که واسه مینه خودخواهی و خود محوری و زیاد بشی بکتن باید شده داشت شرط بان و دلنیایی و هم سری و هم هین چوتن کفت خطر چون وقت اتحاد نوتن ادی هر کسی که توانیتن ولاته که درگیر بکتن و نه ایمان لیره منظور ایمان یاریه که نه ایمانی و یاری نیتن و سری چی دانید آسمان تان زمین پو اقراری چنین خو یه پس تان و پو باید یک پارچگی وجود دارد آسمان و زمین و اصلا معنوی و مادی یعنی چس یک گرن و یک پارچه و بن اقراری چنین پیر شرط کردن هر وجوره بیست و حجوری چنینیت یعنی رنگ عوض نکن البته یه توانیتن عوضیش بید ولی خب یه دیر معلومه که شکل پیر شرط ایسا دیر کیفیت کسکان چیتن چه پیشوکاری پیشه بکردی چه پیشوکاری دم چنی گوهر دست چنی کرداری بوی وشی چتکان یا اتاری ای دکان اتاری فرد چتکار منظور اوسته که ای واسرا یاریه و روی ای جهان بینی که ای جهان بینی جور او زلاو چتنو کوملگاه و کوملگاه تبدیل کتب گرسان و این گرسان قیرز بو خوش هیچ نیره بو خوش و اصلا چیزی که خار نیره یعنی منظور اوسط اندامویل کوملگاه ازویل کوملگاه بونه گلگری بدون خار بدون درک یسه که لیره بوی وش اتاری منظور اوسه که خریق گلسان درست کنن تبدیل کوملگاه و گلسانه که فقط بو خوش تیتن بو خوش او گلگری تیتن منظور دنگو باسی که کفته یاری که کفته سرد پس در نتیجه یعنی باید پیشوکار خریق پیشوکار بن که چه بکن دمین را گوهر بودن هر وجه دبان تاجر گوهر جبخان بعد دستیان مهم داشت دستیان کردوه داشت دستیان ایچه را کردوه بود و دمین گوهر یعنی هیچ کامی و اصلا معنی که مذهبی نیدن یعنی این مذهبان که بختی که نست سده هفت مشتنو و بختی چی که نست که سلطان صاحب ده مرزانو پیچه به نماز به بلگست خو یه سر رمزباری یوشته چه پیشه سازی البته یه بشی که او سه نفره که شروع کن متى لقناخ دیواتر رمزبار ولی انا شریک و بودن یا اینکان نقصان کرنسن بلگکان که هر یه سرطه و هر چواریان شروع کن توزی ناروشن رام میکنش که هر ایان چوارج این یاری یا ساول یاری کردن این نیستن که دیواتر بوده یا سای بنرفتی کوملگا چه پیشه سازی پیشه بگیری چه پیشه سازی دم چنی گوهر دست چنی نیازی بوی وشی میو چه دکان بسازی دکان بسازی تشبیه که را دیرانن و اسرار لباسیانه که لطیقه جورای جور یعنی تو ده افکارک و اسرار یا توری یا راحل یا اینی که کارا یک پارچه رعبی که منظور جواسه پیشه کسیری که این دانایله باید بتوانن چه بکن پیشه سازی بکن پیشه چه بکن لدم گوهرن و لدست رفع احتیاج بکن چنین نیاز داره معنی این نیاز نظری نیه نیاز منظور اوسته که نیاز کوملگاه چه بودن که جواگو بودن گوهر را جواگوی احتیاجات کوملگاه نیاز دم دستگاه یاری واسطه به هر حال
بووی وەشی مەی و دوکان بەزازێ خۆی دوکانیشە هەر منزور ئەو هەڵسانەسە کی هەڵسانە چاکێتن بوو خۆش لە کۆمەلگا دێرێت بەش یا خەوەر خۆش هاتێ یا هین هاپێ مزگانی هاپێ لەو هینێت وە دوکان بەزازێکیش هەر تەشویقترە ڕاو جەمەکە بتوانن چ بکەن کاڵاوە لە مەرتۆب تەولید بکەن لێ دوکانم کاڵاوە لە کە وە دەرد خۆت وە دەردی یاری خۆت مینگەن مەرەمۆلێکتر هاتی چ پیشە و تاشی پیشە بکەری چ پیشە و تاشی دەم چەنی گۆوە دەست چەنی نەقاشی بووی وەشی مەیود چ دوکان قماشی یەکە هەر ئەوەسە بەزازی قماشی هەر یەکیکە کیانە چ بکێتن بتوانێتن تەر بێت نەقاشی مەزۆر وینەسازی یانە کەلەمەکان دلێ ئەوەسکردنەسن دەستکاریکردنەوە لێ خۆ پەیامەکانی وە سەلامەت من مەسەجێ چپی شەوتاشی وەساکەت کەسێکە لەقای کوچک چشتی بکردن نەقاشی کیشتن یا یەکە سنگ نگارەکردنەوە قەوڵینەکە داودە شوەنە مەدان نیستی داودە شوەنە ها کەسی گەردن دەست پا دامەنە مشت ویش گەردن پشکەش بوو چەند خۆ یەکی هەم دووارە کە داود هالی مێدانە نیستی مێدانێکە کە خودمەوەری و خودخواهی و گروگەرایی و ناوچەگرایانە نیست بیەسن چاکە هەستی جەم هەمەتی جەمە مشتی وە پشکی ها مێدان بەردەن بە مشتی وە پشکی بعد ڕاسانش وەزنا سخەن وە پشکی ئەڕان هین ناکرێتن نازانم منزورشش بەڵام نوریانە دەستکاری بین وەداخۆ یە پێنووسی هەر لە مشتێک لە پشکێک واسڵا پشکە بەحسگەری جوڕایی جوور چەپێ مشتی بوویتن بەش خۆت بوویتن چەپێ ڕاسانش ڕاست دروی چەپێ بوەزنیتن بسەنجیتن براوردی بکەیتن لە ئەو چە لە ئەو پشکە سوخان ئەو پشکە ناوەڕووک هینێ واسڵا ماتەوای دەروون مایە خۆ یەسەکەی لە ئی جەممە کە دانیشتن هەر کەسێک هین خۆی بزانێتن بسەنجێت قسەکان بسەنجێتن ئەو تاجریە لە گۆوەرەکانی بسەنجێت هەوی جورە وەری ناگیرێت باەتەکانی لەلایەن داناترینەکان وچە براورد بکرێت سەنگین سوود بکرێت وە قەڵ فارسەکە واکاوی بکرێت ئانالیز بکرێت بە قەڵ ئینگلیزیەکە خۆ پێنووسی پیاوم جەسە یەسە لێرە هین کردن هیچ کەسم نەدی پیاوم جەسە چ بەرەی دیوان قەڵەمی بەسە گردی وە خاص ویم هیچ کەس نەدیم گەسە هەم دووارە مەذهبی کاری کردنەسن زیا چ بەرەی دیوان قەڵەمی بریندار کەردی مەنان دی هیچ نەدیم هەشار کەردی مەنان دی هیچ نەدیم هەشار پس لە بەرەی دیوان دەی دیوانە واسڵا یاریە من یە نەفەرم یەک جەسەم پیرنووسی بشتن کە خۆی چ قەڵەم وە دەست واسڵا کاتە هین دیوانە وەزیری دیوانە هیچ کەس چە کەسی لە کەسی زیان نییە گشتە یەکسانە بەرابەرە چ بەرەی دیوان قەڵەمی بەس گشتە هینەکانێک واسڵا وەڕووی قانونەکان وە قەڵەم بەسە کردەوەکانی یا یەکە بەشەکەی وە قەڵەم دیاری کرێت نووسیەت گشتە دیاری کریاوە گشتە لەسەری تەسمیم گیریا گشتە بڕیار لەسەری گریا گردی وە خاص ویم هیچ نەدیم گەسە وە خاصی خۆم کە سەنجیم کەس و خەراو ناکرد گشتی جوور خۆم خاصی یعنی هیچ کەس چە خەراو نین گشتە خاصبی جوور خۆم ئەوانەیە لە دۆر خۆم دیم گشتی جوور خۆم خاص بعد لە بەرەی دیوان یە قەڵەمە کارکردن بڕیارەکانە قانونە کارکارایی برینداریە نازانم چ کەلەمێک باە بوتن وەلی خۆ منزور ئەوەسە کە چەس گشتی وەڕووی هەساو کتاوە بعد کردە دی من وە هیچ شتێک شاریان نییە گشتی دیارە کردی مانان دی هیچ نەدیم هەشار خۆ هیچ نەدیم هەشار گشتی باە کردەوەکان دیار بوو چۆچەس وە هیچ شتێک نادیار
نەوتن گەت شتێک زاهر و باتن وەگەر یەکە زان چەندێک چێسم وەختەکە 1 ساعت چێسم تایم زووترینێ بکەین خێراتە پیاوێکم مەیتەر یەسێکە گشتی یانە باسکردنە لەسەری کەیفیەتەکان لەسەر جیەکان لەسەر چونەتی مەناسبات باخۆردەکان یانە گشتی چەس لە ڕێ مەشوەرە لە ڕێ عەقڵ لە ڕێ هەڵسەنگاندن لە ڕێ ئانالیز هیچ شتێک نەویەسن کە مەسەن نوشتەیەکی قەدیمتر واستەڕا کە بتوانێتن یا لەلایەن فلانە واسڕە قدرەت ئاسمانی واتێ ئیمە فەقەت باید ویانە ئەمەڵ دانێکی یانە گشت شتێک لەسەر نوە بازبینی و بازخوانی و هینیکردنە بڕیار تازە لەسەر دارەس پیاوێم مەیتەر هیچ کەسم نەدی پیاوێم مەیتەر چ بەرەی دیوان چەند قەتارەستەر پووسە مەرەم و داود ڕەهبەر هەرام سەرەی گاو هەڵاو سەرەی هەر خۆ لێرە ئەو لەورە بنیامینوشن من یەک شەخصم هیچ داویست دەروشی منی یەک شەخصم پیاوی یا ئەندام پیاوێکم کە هیچ کەس لە هیچ کەس زیاتر نییە پیاوێکم مەیتەر کەسێکە چارەوەداری ویانەکردن ئێسە لە بەرەی دیوان منزوری ئەوەسە دیوان کە هینە کەسی لە کەسی زیاتر نییە گشتی حقوق یەکسان واسڕە واسڕە لە بەردیوان چەند سەف واسڕە چاروە هەست کە من خەریکیانم متایە لێرە نسبەت وە مقام واسڕە جەم خۆی هەساوکە کە من لە بەراورد وەگەر جەمە جوون مەیتەر مینی مەیتەرە کەسێکە خەریک چاڕواداریە یعنی وە تەنیا هیچ کارەست وەی جوریی وە پێوشن ڕەهبەر سەرە ڕایەکە خۆی واهین زانێتن وە مەیتەرزانێ چە بوو وە پێوشن چە داور ڕەهبەر لە مقابل جەم وەلی خۆ یەک لە شوون خۆی چە ڕەهبەرە لە مقابل لە ڕا کارگەل مەسەڵەن لە شوونگەلێکتر وە مەیتەریش ناشێتن ڕا مەیتەریش خاص نییە مەسەن لە بوارێکتر وە لە هینێکتر وەلی لە شوون خۆی ڕەهبەرە حرام یە منزوور تەقسیم کارەکەس حرام سەرەی گاو هەڵاو سەرەی هەر یعنی سەرە ڕاوگا ناتێ ڕە وڵاغ سەرە قەیرتەبییە قەیرسروشتیە سەرە ئەڕا خەر هەڵاڵە یا ڕا خەر مەشروعیەت دێتن مەقبولیەت دێتن وەلی ئەڕا چا ئەڕا گاو حرامە یا یەک ناقەبولە نامەقبولە یەسەکە منزورەوەسە هەر کەسێک لە شوونێکی کەیفیەتی دیرێت توانمەندی دیرێتن زەرفیەتی دیرێتن ڕا ئەنجامەکەی ڕا درست ئەنجامدانەکە لەو وە بەرپرسایەتی بووتن ئێرەکانی زانین ناتوانێت داوەری خۆی بکێت پاکباز بۆ شوونەکە دێتە کەسێکتر کە ئەو کەیفیەتی لازمە دیرێت ئەو خصوصیات لازمە ڕا ئەو شوونە دیرێت وێسێکە بەرپرسەکان ناوتن گاو وڵاغ یا گا لە جێ خەردا بنی خەر لە جێ گادا بنی یە قەیرتەبییە باید دەنگ سەرە ڕا خەرە تەبیە وەلی ڕاقین وڵاغ قوڕەست دە نەتیجە ئی هینە پۆستەکان مقامەکانە تۆهین نییە بەڵکە بەشی لەی ئەدەبیاتە زوان تەبییە لە تەبیعەت ئیستیفادەکردن حالا چەپکێ من ئی هینە یاری دوارە بچیمە سەر یاری یە لە ئەو دەستنووس خەلیفە یارمەرە هینەکەی نییە قسەی کیە یا مەرەموکێ وەلی لە شوونێلێکتر ڕادێکی یەهین پیر ئەحمەد بەرەشاهی بووتی واتێ ئەو نەیشاپوری نێورەکنەسی نەشاپوری هەڵا ئی نێشاپور بوو دواقانیانی نازانم وەلی خۆ لێرە بارگەشتنی بارگە منزور وەسە کە شوونگەلێکتر بینەسە چا بەیعەتکردنە وەگەرتە شا وە بارگای شا واسڕا ئی دەمو دەستگەشە تۆسعە پیا کردە وسعەت پیا کردە بەربڵاوە بێ بارگای شای شا کە شای کوردانە ئەڕا یاری یارانە
منتهی در این حال بیاره لدید نوخوی کاکی یعنی رای چه سکر لبوار دانه و دانه یعنی مثلا یعنی اینی مفهوم خاص خویان دیره ولی ارا نتولی کتر ارا اتنیکلتی چه شای شاهانه یه شاز منتهی ارا اوان بوده چه شای شاهانه یعنی ادبیاتی کن که دو سردم گل جورا حتی لدوران ساسانی یعنی چه سکر شای شاهانه یه سکه ولی ادبیات فرفرت تایبته چون رشا هم دانه یعنی چه سکر یاران چه سکر کاکه یعنی چه سکر و شاهانی چه سکر ولی برشونیش میرن چه سکر که لو جلیش را بنیامین شو که میرن خب یه سکر یعنی هر کامی لبواری که معنی پیدا کردن کاکه یعنی مثلا او دید خانوادگی نسبت و کردواره که شاچه نازم میدن کشیدن که لویدیو که چی مصر و شکری که دیمن ادامه نه ایسا که لیره چپ که یاری و زور ناکرید و رازی منه و ایه تماشا کردن لنامه ای که نوسی شمزین حیدری ها پایل تقریبا 90 سال و جلیه ایسا یاری و رازی منیه لیره چس یاری نکران یاری نکران یاری وزور نو یه چیز بیا بس گشتشتک لسر بیا بس رجان نوری یه لیره خاص قلامان چکن رجان لنوری نور چه نور دانایی لیره هاتنس جبخان که جبخانی چست ملک تاجریه یعنی گشتی وگرد یک رب دیرد یاری و تمام سد منظور سریز مفهوم یاری کیان و ناودین لیلی سد واسه لوری شده تیر ناخون که این یاری دینن بود هات نسی یارسنش ناودینه خو یاری و تمام ها داود کردن یاری و تمام داودینی با داود کردن یاری و تمام کس زین نکرو او بوره جمام تا خاجنیو چیش کرو قلام یه لشون اکتر من هاوردنه که این میرزا قلی مرمو لنسرویک ای مرمو قادریاس واسرا کریاس قصه میرزا قلی مرمو خو یاری و تمام ها داودی کردن یاری و تمام سواری نکرم و بوره جمام تا خاجام لیره کردن دور خاجاست که مکه منظور واسرا را منظور تایبت بنسته که خو نیو چیش کرو قلام منظور واسه تو یاری کسی که داو یاری تمام کسی که و تو و تمام وجود یاری که داو بیسته الگوی داو را یاری کردن خب هیچ کس نباید کنی و چاروایی که همه جماما واسه سواری نویه باری نویه کس زینی نکردن که بتوی کار این کرد یعنی بدون آمادگی بدون داشتن کیفیت و خصوصیات لازم یاری نکردن و تا وقت ای واسه دم دستگاه یاری چه بدون رخراوی بدون سازمانی بدون خارجه بدون وی که گوهر فروش بدون تاجر گوهر چه قلام هیچ چطی نکرد یعنی تو تا رخراو نوید تا سازماندهی نیاشتی دم دستگاه یاری ساز نود قلام هیچ نکرد یعنی که زمین سازی تو نتوانی بشیت میدان و چوارپای واسه جمامو چوارپای که اسب معمولا که همه باری نوید که زینی که بشیت میدانه منظور است تا وقت نتوانید گوهر لنور گوهر نرجیتو نتوانید بشیتا یاری جور داو یاری که بیتا واسرا ارگو برداری که لداو لروازی لشوازی لصداقتی لخاصی لساقی واسرا یاری ودم ها کسی مدو یاری ودم گرد یا هینی کردیسم بداخو عوض کریا آلودنویچ آیچ یه لشونه کردن یا سدم سی خاموش و هری سروده یه سی دزیا و حسلا نوی دزیا
را خاطر هینه سه چون را خاطری براورد کن که این خاموش نیه یه سلوده خاموش آوردیم مثلا واسه اوش هم ممکنه جل بود او یاری و دم ها کسی مده او یاری و دم کرده ویش چه زیل و چه زوان و چه چم آلوده نیو آیش چه عالم لیره آی درست آیش نه آی یعنی او منظور او کسا ویشه کسی لیاری توانه دم بیتن چپ کتن که و هین زیل و زوان و چوی چه بودن پاک بودن دست و دل و دیده و کشره آن قدم مکر یعنی چه و وجدان و زوان و اسرار ظاهر و باطن مطابق و پیچ پام نیاشت و این نکتن یه که کسی بتت میدان یاری لآلوده نیوید هیچ این واسرا ساق خراوگ نیاشت کار خراوگ نکد واسرا آلوده منظور لی عالمه این نکرد خودخواهی نکرد نادم دزی نکرد خلاصه کارگری که ناشایست نکرد سابقه نادرست نیاشت حالا خاموش موش و یاری هر کس کده ویش موش و یاری البته یه یارین یه یاری که رجاش مکرو چه خواندکاری چرای پیشپان چه بر تاباری پس یه لیره چست منظور سواوه لیره کسی کرده منظور چست هر توشه آخرت است که هر کسی کرده خوی یا عمل خوی تیتره خوی سر رجاش لخوانکار کریتن و روی کرده که چرا ورپایه لبر تاباد یه واسرا فهم نکرد مثل اینه که یه صدشت این خاموش خوی نیه که لیسر دمیل آخر رای نیستان است که مثلا او جور هینی او جور بتوانه واسرا شریکی وقتی که بیشه دوره یا خاموشیش یه دوره یاری بیست یه دوره که واسرا که ای دینه بردیه سر رابطه لو خانش مذهبی اوانه خب یه سکه لیره کرده لوره کرده منظور عمله منظور چست عملی که یاسامند عملی که برنامه دار عملی که هدفمند ولی لیره کرده منظور سوا منظور کردار مذهبیه که بوده چراغ روی آخرت وستن او ملیه ای مرموه لهینه که اختلاف پیشته اویچ بناوه مرموه کن که هینه کن سیل وقت هفتوانه درست بود تلاش کن که پستیل وزیری بگرن پیرالی زیر پای کسی گوانا یکی ده پیرالی گرن که او بوت جگروی بنیامین ایان سیل خوان بونه وزیر جی داو پیلمیسیو بنیامین وانا شبكة يعنبون وزير وصل على باقي وزير كان شو نسيك هو إياه شكيتن وقت بيرالي تتن مش من بابو مجيكيش أو تايوات من يلع را بيري باتشا ديرم در نتیجه ای مجموعه که هین هست مرمو که بتوانن بخنن یک و پیرالی قانع بکن که هیچ وقت نتوانتن بوته جیگر بنیامین و یه سکه وستن او میلی میدان یاری وستن او میلی سر و هم نارم نحمو فیلی بارگاه بنیان چه گرد قندیل خوی مرمو لقندیل لیه بارگاه لقندیل میشه اصلا چون یعنی شون قواس کردن بودم و وگرد مردم وگرد واسرا جمعیتی لیده شون جور هات نسی ملاقات کردن سویان خوی سه منظور یه سکه ایوه که میل دیرین های میدان یاری خریدیارین یعنی نهنگو فی منظور دقول فکری فلسفیه که این سرجنگین نکن بلکه بارگاه و یکو دابنن و یکو یاری کن نه علی یک بعد یا شرایط یاری یا هینه کرنا هلی این داو را پیرالی وشته که یاری ورد البته یعنی کشته
دەستکاری کردیا واژەکان وەستیا وەلی قرمزی لە من هینێ کردمەس کە بتوانانی شرایەت یاری چوچۆلیکردن یاری وە ڕێداباری کرێت یاری وە مروەت و مێرەبانی یاری وەچە گەواهی مێردان وە شیرین زوانی یعنی تۆ گەواهی مێردان باەتەکەنێت تایید سلاحیەتت بکەن کە تۆ شیاویتە ڕە ئەو بەرپرسایەتە ڕە ئەو شوونە یەشیاو نیتن متایی گەواهی چەکردنە لەلێ بەرداشت قڵەتکردنس کە گویا لە دید باتنی و یەکی زاتار بوویت بەقیە تایید بێن کە یا هینە یا بەڵێ من زانم لە پەنجەرێ باتنی خۆمە تماشاکردمە ئی شەخصە زاددارە ویە بەردەهینێکی مەفهومە و لا ڕێبرنە گەواهیدان وی معنەسە کە مێردان گەواهی بێن تایید سلاحیەت بکەن لە جەریانە ئەو باس و مەشورەت و تشتە وە شیرین جوانی وە ڕێداباری هینێکترەوە قسەی خۆشنەوە توش و تاڵ و چونگە مەجموعەیەک مەرام و هەست هەتا ڕەسیسە نەوئێک تونوتیژی و وەسرا زوانی و قسەی گەنجکردنیش ئەو پیرانیە بعد یەکە هەر ئەوەسە متای چەکردێسن لێرە بێ بەرزی و منی یا منی من بێ بەرزی و منی چەپکەیتن بدە بەیانی کە بدونە کە خۆت وە من هەساو بکەیتن زل هەساو ڕۆقەوی کە بدون بەرزوەتەن چەپکەیتن بەیان کە قسەریش یانە هەردێکیان کەس لە چەند یانە ئی دوسرودە جیما و چەند مەرەمۆن ئی دوسرودە وەداخوا فرەچشتە ئەوەسکنە ئی وە سەدەق و قوربان و گیانای گیانیە تۆزی ناخۆنجێ بڕێک و مهم نیشتن ئەڕا بەحسیە لە فکری فەلسەفی ڕاتەبادل نەزەر ناخۆنجێ بیشتر هین سوفی گەرانە گرێتە خۆ ئەز وە فەدادەم ئەی یارگیانی بعد شوێنێک کردنەسە دووس کە هینێکردنەوەوان شوان نسیگە ئێستا ئەو گورووە کرد لە سەرەتاوە هینکردنەوە یە ئەرزیابیکە کە ئی گورووە کوردان خەریک ئی یاریە بینەسەر من تای کوردان یاریە چەکردنە ئاڵەمن دنیای ئەو سەردەمە خستنەسە ژێر تیش کرد ڕۆشنایی واسرا دید و ئانالیزی کردنەسن کە چوو کەسایەتیەلێک یا چوو گورووەلێک بەشێرێک لە کورد و قەیر کوردیش هەتا دواتر کە توانێتن باەتن بەشداری یاری بووتن هەڵبەتە ڕا کوردیە بەشدار یاری بووت و ئەڕا قەیر کوردێن چە بکێتن وەلیانە بەیعەت بکرێتن یا هاوپەیمانی بکرێتن یانە دۆ چشت جیاوازن کوردان توانستن چە پستێلە مدیریەتی وەدەستبارن لە ئەدمینستریشنە یا وەزوانین لە دەسڵاتە بەشداریان بکرێت وەزوان سوورانیەکە وەلی ئەڕادیگران چەست کە هاوپەیمانی بەسیتن تو بەشدارە ناکی لە دەسڵاتە بەڵکە لە دەسڵات خۆت هینیان کەی پشتیبانیان کەی حمایەتیان کەی کە ئەوان چە بکەن لە گشت سەدەم کەمەی جوێر بسن هینگەل وەسرا چۆ پێوشن پولۆ باج و خراج و ئەسڵا لە هینوشنەوە لە خۆ باج و خراج هینێکی معنیکی تووزێکی منفی دێتن نەگاتیف دێتن ولی خۆ نەوئێک سام خۆیان جور ماڵیات بێن کە بتوانێت ئەدارە بوتن هینەکە پادشاهیەکە وێسەکە ئەڕا دیکەران بەیعەت وەلی ئەڕا ناو ماڵ کورد چە بکەتن بەشدار ئەدمینستریشن پۆستێک بریت دەست بۆ لە شوێنێک بەرپرسایەتی بۆتەرەوە هەنە گروهی خەڵقە موکری مەیان مەنیشان هامڕەنگ سڕی کە ئاشان و یاری زیر شان نەخڕ یانێ تیان سڕ یانێ منزۆر باسیەریکە کە حالە نەهانی لەو ئەوە نەهانی دێسن سرا هینەوێ ئاشکار نەوێ ئەلەنی نەوێ باسەکان چون تواستنەسن ئەوەڵ دەوڵەت لە پنهانە دروست بکەن یا ئەدمینستریشن لە دەوڵەت دروست بکەن بعد لە شوێنێ ئاشکار بکرێت
خۆ ئێسێ یانە تێن ویشن ئیمە شەریک ئی قسەرێنە ئی ویر و ڕایمە ئی بەرنامەیە وەلی ئی ڕەمز و ڕازێکمە وەلی چە وەوجدانوە وەلتە نیەن وە وجدانوە یاری ناتوان بکەن ئەوانە وە وجدانوە یاری ناتوان بکەن بعد گروهێکان دوڕەنگە شرەختە مەیان مەنیشان هامڕەنگ وەختە ئاشان و یاری نیشان جەختە یعنی وەگەر یاریە جوور ناوە دوڕەنگن لە زار و باتنیان ڕەنگە رەختە یعنی هێندێنن دوڕیان خۆ نتیان نیشن وەڕی وەخت هێنکەن تابع وەختن ڕاستەڵا پۆپولیستن و پەوڕینە بعد یە هەنەت گروهی هامڕەنگ دینی میان منیشان مەکران قینی چەنی گورگ دەمە مەوەران چەنی میش شینی خۆ هینێکان یە دینی لێرە هەم دوارە یاری باە بۆتن گشتی یاریە مەسن لە شوێنێک دینانە شوێنێڕای پشینی دینی منزوور دینی هەنەت گروه هامڕەنگە دینیش بود منزوور لێ ڕێوڕچەست نە منزوور مەزهەب کە ئی گرووەتیان وشن ئیمە هاوڕەنگی من ئەڕای یاری وەلی چەکەن دیارقینکەن وەگەردە گورگە دیوخۆن دومەخۆن وەگەرچە مێ شینکەن یەسەکە هەم قەوڵ ئەدەبیات سیاسی هەم لە ئاخۆر خۆن هەم لە تووڕە خۆن یەسەکە دوڕویان هەم دوای چوتە سەرەوەی سیانی چێت دوڕویان ڕەمزبار هەنەت گروی خەڵق ستەمە میان مەنیشان هامڕەنگ شەمە ئاشان وەی دینە مەکران گەمە خۆ وەی ڕێوازە وەی یاری چەکەن گەمەکەن کەسێکن کە خەڵق ستەمن ئەهلی ستەمن و یانە کاریان ستەمکردنە و دیگران و هاوساکان هەڵا نتیان ئەدای هینیچکەن ئەدای واتەڵە هاوڕەنگیچکەن وەلی لە ئەسڵە چەکەن ڕیشخانکەن وەی بەرنام و ئادافەکە یان دێرنێ ڕای یاری هەنەت گروی نیشتنی دەرهەم و قەوڵ مەلا موان خاتر کەم آخر موزیشان ئەو ڕاگەستان یەکێ گروەیەکتر هەن دی هاوسالە جەمیەتێکتر هەن کە چەکەن نیشنە یەکوە وە قسەی مەلا خاسخراو هینکەن خاسخراو پێیاکەن یا یەک خاسخراو لە مەلا ژنەفن خاتر جەم لە مەلا بن کە چە خاس و چە خرا و چڕێک هەڵ و جنیا چڕێک بچن و لە دەساخە ئی مەلاوارە چەکەن خێتانەبان ڕێ ستەم کە ستەم لە خۆیان و لە دیکەن خۆ ئێسە ئیە هینێک بی پرۆسە چیەسن تا ڕەسێتن کە ساک هەڵویشێتن ئێسە من ئی بەشە ئی چەند مەرەمووە کە گفتگوو بین خۆی و باوکە هاوردمەسوی کە یە نیشان بێ کە هەلێ سەرەتاوە تاس ئەنتا بەسێکی مەسەبی لە کار نەویە وەرچە نووسیاوە لە خۆ واچەس یان واچە دوایی واچە تەگری ئەلبەتە یە ئەدەبیات مەسەبی چێسە کار وەلی مایەی مەسەبی نێرێتن لەسەر مۆزوعێکی مەسەبی نییە واچە دوایی واچە تەکبیری دوڕدانە بیانی زڵمەتم وەسن ئەو دووری ها مێدان کەفتەن شوون ئەو نەخچیری خۆ هەڵا لەورە بنیامین چەبی سەیاد بی کە نەخچیر بووی سە نەخچیرەکە کیە سولتانی سە نەخچیر خۆیان گرنە یە بیابەس کریاوە خۆی سەیەوە باوکی وشتن هین بکە شکر گوزاری و هین بکە کە تۆ من دوڕدانە بیانی دوڕدانە کەسی کە جیگای دوڕگرێت کە منزور پادشاست کە چەکە زڵمات وەسن و دوور ئەو واسرا لە دنیایەکی ئیگنۆرەنس یا نەزانی یا ئێساسات این کلمە قەیر نووری یعنی قەیری کە وە نور دانایی بینیەتن خسمەسە دوور من چەکردمە خسمەسە دوور و ئێستا بیمەسە نەچیرە مێردان نەچیر چە نیشن کە من هین کلمە وە پادشا هەڵبژان شێخی ساویشی چە واچە تەکبیری واچە سوبحانی نوری ئومدیان چی وەردوکانی
حجم قويلة بيوين شكرا يعني تشبيه كتن كهلوجيان سهاك لمال أو لخانواده أو لخاندان باوا علی دشون اللي اشاره هست که یه جور یمینه تشبیه که او بانترین مکانی که را مسلمانه هست که مثلا چه بودن حجتی بکن مال او بوت او شونه که مردم تین لورا حج که بونه حاجی لورا و مرای خویان رسن منظوری که چه سیاسی میده نه مذهبی چون خود اوان لورا بشتاری یاری بین نه یک دین خویان گورون ولی واسه ساعت دینی که مزرعه و باو که حتی سر اونی یه وجه تکبیری وجه سبحانی منظور عظمت رودا و ای هلوجان ساعت و پادشاهی خیلی ورچو که ساعت خویچه لواقعه لأو ظلمات لأو شوزی جانا خصلصه دور تابیسه پادشاه یسه که اوی که داو هینه که دا برنامه این کردیم فکر نسل سر ناصر رضایی سکان ناصر رضایی که سروده که هاو دیمون و که لورا داو قصه کردن که آسمان خالیه بان چبکن ایمه پادشامان ها یعنی باوری شیخ ایسا بعد نوری کم دیین چی وردخانی منظور واسه افوقی که روشن لور پای کمالگای کرد که ری روشن بیست زانی ورو کورو شو خوری لکورو باسرا ورو کورو شو مسیر خوار خوی که و شون مسیر خوار خوی بچتگو شیخ ایسی دوارا آره یه هریو بیه واچه تکبیری واچه و سبحانی حجت قویلم پیتو شکرانی یری تنم که هستن و یانی که از جام جمشیده قدرش بزن در نتیجه یه حالا جمشید باید کنی کسی بیود که ای جامعه را کرد ارگو بیود هر وجوه که ایسه شوانن سده هفتم و هشتم را واسه که جام سحاک نوت را ارگو نوت ارگو را کرد دشون او سد را امروش ایسه هدف لشوانن سده هفتم و هشتم که نسل مقطع واسرا برهیک لزمان یا یک بشک لتاریخ کردان که دینی که درست بود رئیس ای ارگول نوون ای عظمت ای کاری که فکر خوان عن سبان یک همت تاو جمع کنه که همت جمعی ای مسیره ای پروسه نوتا ارگو را کرد لسه دم این روش خب یریتن هاتسن او یریتن هر وجه لخدمتان ارز کردم که هلو اول و هلو جان را هماهنگی و اوان بین که وگرد خانواده شیخ ایسا وگرد جافله هم کردن تماس کردن و وارد مذاکره و گفتگو بین و پیشنیار پادشاهی دانه پیان و اوانش قبول کردن و ایساس یشون قبول کردن یا که دیرید و باو که قصه کرد و ایسا لباو که ناتویتن که مثلا دین اوست که یا یک بیش من دین تازه بیش من ظلماتم که لما واسه بحث فلسفی این ظلمات هر چطور سر او باوری دینی خواه باوری دینی خواه خصوصا دوی لواقع ایسته خیلی که چیز مدیریت که این الکتری داریم مرمو الکتری که من باید کنه نوشم هر دانشم خواه بیشم من خواهم باید من جفت بکم و جوری جفت بکم که گاکانم لجی مل پیش نه لجی میله در بچن بشن را کجو کلو ملی چه جردسم چون منظور واسه که من باید الگو دیگران بوم که مسئولیت پذیر بوم و برپرسایتی داشتم لوری و بردن یا گفتار و کردار هم لوری و بردن دستلا لوری و بردن او شونی که او ارکه که کومس پادیا خب شیخ ایسا حجم شیویانه حاجینان حجم شیویانه منزلگاش کردن چی منزلگانه حجم قویل قدیمیانه خب بیچ که یعنی قدیمی من ایمه یک یعنی غیر واصله کردی من
که منزل بیه منزلگاه که حاجیه واسرا که منزلگاه داناغل کرد که بتوان بان دورا این کن وگرد بوده جبه خانه لواقع که بتوان بان دورا تجارت گوهر بعد یه دواره روشنتری وکه شیخ ایسا وشه پیویم شکرانه 1000 جدلیم پیویم شکرانه چون که وستن و یانم ذات یک دانه ذات یک دانه چه صفتی که ارا یا نازنه که ارا شاش که دانه یا ذات یک دانه یا منظورش شخصیت یگانه و اصلا شون بود شونی که فقط یه شخص باید داشت بود اویش هست وکیشن ذاتی یک دانه و ذاتی چه وجود لبان شرفی گوهره که بوده ذات به وجود انسان واجبا سر و مال بدیم جی رانو خب ری یاریه ری راوی حساوی کردن سردمه دین نیه که حاضر چپ که وصلای لیره نوشی من حاضر عبادت کن حاضر وصلا واجباتی وجه سر و مال بدین جیرانه و سر و مال ایره چت بوی مره و گشت مانو پس یه نشان ده که جافول وکو بشک به کردن لوره بشدار یاری بینست نه یک کاتون دین اوز کنم یا یک یارمتی داون دین یک داون مرزه بلکه چیز و سر و مال و بشدار یاری بینست و ریکه چینست که ریگشت کردان بیست و دم دستگاه که او یاریه مدیریت کرده چیز کر او پادشاه ذاتی یک دانه شخصیت تک وقتی این بودن بیا بس کریت و ای بسیل تمام بود یه سکش یارسان لئیر فقط چه سکا لناو تمام اینکان غیر از جعل کان لچن چه سکا متل ناو مرم و اصلی کان لیر فقط چه سکا این اکتر هست مرم و تکنی یا سدم شاخوشین و یارستان ورا که این شاخوشین نیه و وقت ادبیات من دانش روی که روشنی وکنم که وقت ادبیات فیلسوف گوره شیخ امیر هاو دنگی و هاو وزنه و این اوه و یه سکل تماما هنا كان واصلا مرم و اصلی کان یارسان فقط لیره چه سکر اوش بوده ثانی یاران وقتی میشه ایوت باقبانی خبر بدن و ایوت باقبانی مزیانی بدو و کل یارسانی ایسا سوز بیان توت دیوانی حالا سوز هلی رو دواره چوبا من ده چند فرهنگ کنترل کردم که گشت معنی برین و پیمان و وصلا گفتگو و لفارسی که چه قول و پیمان این معنی دار که سب بیابس بسیار حالا تو تک نزنستان هرچی مینه کردم این معنی درست که توت دیوان سنگ بنای بیابس بیس سنگ بنای دیوان یا دیوان ده سر بیابس ساز بیس بچو مزنانیه به کل یارسان یا کل یارسانیش 72 بارگاس که مدیریتی چه یارکان ده یارسان ده نه بارگاس و نه مذهب بلکه یارسان ده کل یارسان منظور 72 بارگاس چون سحاق پادشاه 72 بارگاس داش این مرم ولکتر هست که من هم ده ویدو هم این شکاری کرده است ویسه که یعنی کسی باید برید دیم یک پارچه یک تصویر یا وینه یک پارچه یا وقت اینه که یک تصویر پترن وقت نیسته که یک پارچه یورچود گونید خب ایوت باغبان وقتی گشت درست بود شکران و مکرانه خوی کرد شیخ صاحب سلطان صاحب وصلا باوکی راضی بیست جافکان شیخ برزنجه بشدارن پست پادشاهی دریا سعوان گورانکان چه کرد نسن پست پادشاهی دانستن و خاطر و کرسان یک سر و بکره کرد و کرسان یک سر و بکره و هدفی چیه بیسته و یک جوازی نیاشت کسی که شیاوه هر کرسپانه دیم کردن و گشت لبانو شروع بکنیم که مبنا هیچ مبنایی که واصلا دینی نیاشته کسی مبنای کیفیتی که
که را اداره کومانگا لازم را و بشتار بین لیاری لازم و یسته که هیچ مبنی هیچ مایه هیچ واسطه هیچ کم این مرموله و نارسنت که بحثی که قصوبازی که دینی یا دست دامزرانن دینی کوره بچوده و سردم بلکه گشت سیاسی فلسفی فکریه رخراویه ایسا که یارسانی چه درکفه که کل یارسانی خب کل احتمالاً یاری سانیش بودن کل اوسانی که خریگی یاری کل اوسانی که یار مدیریتیه سان میردان سان غلامان سان یاران در نتیجه بگیرن سان و هیچ لئینا و هیچ وجه و معنی و سلطان نیه و معنی سلطانیه چون لیره سلطان خود تازه حل ویجی آقا در نتیجه لیره چیز مزگانی بیریت را کل یارسان منظور او 72 باریاسه که یار مدیریت یارکان مدیریتی که سان یاری و احتمال زیاد که با یاری سانی که یاریتی که و ایره کن حتی یارسان شد منظور سانی که یاران مدیریتی کن مدیریت میردان کن وچواد شد خب ایسا خود سلطان سا کلوجا من چند سروده لیلی هاورد مثلا که لیره این بودن در بکفتن که هر او خط فکریه ادامه دعوستن سلطان سا لزمان که چه بیاد بیسا پادشاه شیخ او بش کالاش بازنا پیر و پادشاه جهم وازنا چراخ یاری و چه و تاریکی وزنا خو یکی دارای دو بنمال شقه که و گردیانه ها یاری نکردیا که چه کردیسن کالای بازنا یعنی فهم و شعور خوی لدست دا هویت خوی لدست دا چه پیر و پادشاه جهم وازنا نظام پیر و پادشاهی این کرده یک جاو کرده بیست فرد پرستی واسطه یا یک چیز فال قدرتی که علا خلیفه داری یا هرچیک ولی این نظام جمع این نیه جمع مدیریت نیه خب پیر پاسل یک جاو کرد این نظام و هویت خویده دستا چکر تابع نظام پیر پادشاهی بشتر یاری پیر پادشاهی نوی یاری که پیر پادشاه مدیریت کن چراغ یاری و تاریکی و که ناکرید یاری لی سردم دی روشن ناکرید تا منظور واسه که ممکنیه که یاری بخریت گر و یاری بخریت خب یه سرطاو چه ای بنامالا ای بشر کردیر خویان باختنه و چینه لای حاکمیت و خریک ریک قسم نو مال کرد نبونه بیان او نورد پلامان یک بیان او نورد راسی بنمانن یا یاری کیس کرد بیانی سنای دامه پیرشد خوی لیر دعوت که شحال و جاری او واصلا مدیریت لجی بنیامین که تا او زمان مسئولیت و مدیریت و ارکان کشته باشن و بیسه شاچه وکو پادشاه رفتار که بیره وکو پادشاه کرده وکتن که دعوا که لمردم بیان و نورد بان میدان یک بان میدان راسی و راسی خوطانیشان و راسی هین کن عمل کن که یاری چکده کیوز که بی یاری این نیه دورو انسان و تاریک و دیره یاری واسه گرم و گر نیه لیاواز بیسن یاری کنن نو کوملگا یاری اگ نیره بزن چه بخوانن سنای دامی پیرشد چه بکن بیاوباز بکن و او جوری که پیرشد یا بنیامین توایده و او برنامه و افکار منظور است که فکر کن این بنیامین او شرطی که بنیامین هر وجا که نمایندگی بکردن در مقابل اقرار شد یاری بکردی یاری چوشه یاری بشی و گوره گرد بشه بشم بشم چششه
هەڵا وشی یاری بکەن یاری فرە خۆشە یاری بەشێکەچە گەورە بەشێکە گەورە بەش ڕاهەڵێکە ئەڵگوویەکە کە سرامەد و ئەڵگووەکترە یاری بەشی وەن چە گەورە بەشی وە گەورە گرت بەش بەس یاری بەش گشتێکی هاناو ئی یاریە بەش گشتێکی هاناو گشتی بنیامین چە بەشکەر بەش گشتێکی هاناو بەش منیچ ئەو بەشەسە کە چەنە ئەو هاوەر ئەو شەشەکە هەڵا لێرە شەشە منزۆرۆسەکە مەشوەرەتی لەو زمانە شەش گرەتر ئەز و مدیریەت ویدیاچێ منزۆرۆسە بەش منیچ هاوبەش ئەوانەس خۆ بەش منزۆرۆسە کە گشتێ بەشدارە لە یاری کرد یاری لەبانش نووساوی خۆ یاری وەزوو ناکرێت وە ڕازی کردێت پس لێری چەند دۆرە شارەکەتن لە شوونێکتر یە لە شەنەروەیە کە داواکە لە مردم یاری و هاوایش من یەک دشوندی منزور مەشوەرەت و واسڵا گفتوگو تەگبیر نە تەگبیر کەدی بەهمان یاری و هاوا لێرە معلوم دێتن کە هاواکە منزور چەست نەکوی شەنەروی کوڵ و جز و باو سوال بکەن شنەوانی چووە پس جەم بوەسن ئەڕای یاریکردن جەم بوەسن کە یاری وەچەست و باس و گفتوگو هەڵەمانێ هینیش بێتن ڕازی مەنیش بێتن وەلی لێرە وەختی جووە و سوالە منزور وەچەست گفتوگو و مەشوەرەت و لەڕێ ئەوەی کە قانە بیت لە جووە و سوال لە پرۆسێکی جووە و سوال خۆ یاری و هەساویە لێرە ڕۆشنتر یاری چا و هەساو ئاین یاری و هەساو گردی بەهمان یاری و هەساو نەکوی شنەروی کوڵ و جز و باو سوال بکەن بشنەوان جواب یە هەرە وەسەر متای لەورە یاری و هاوا لێرە وەتێچە یاری و هەساو شاید دوو دەست تکراری وەکو یا یەکێک لێدا ڕووی ئەوە بە تەقلیکە وەلی هەساوەکە دروستە چون بەشکەر گشت بەش هەساو کتاو دێتن ئەوەی کە هینیش کە قەڵەم و قەڵەم لە دیوانە هیچ شتێک بایەتەکانێت ئاشکار بوت قەڵەم دیوان باید هیچ شتێک نەشارێت وە گشتێک و ئاشکار بنووسێت خۆ ئێستا ئیمە بەرەسیمە ئەو نەتیجە کە ئی هەمکە کە لە سەرتاوە و لە واسرا لە نەوەڕاست و لە ئاخر ئەو پرۆسەیەکە کە تی بێسن لە سەدەی هەفتم و هەشتم هەلو ئەوڵۆکە شروع کردیاوەسن هەدەف چە بێسن تا و ئاخرێکە کە سوتان ساگ وەسرا هەڵویژێتن و جوور دیواندار کەسی کە ذاتی یەکدانست قسەکردن گشتی نیشان دێتن کە چەست ئەو بەرنامە و ئەهدافە فکری و سیاسی و واسرا کۆمەڵایەتی و ڕێکخراوەیی و یانە پێسن و هیچ ئەخلاقی و هیچ شتێکی مەذهبی لەتی نییە کە بەخاتر خۆکاریکردن یا یەکە واجبێک وەجیبارن یا یەک نەزم نیازێک دوا داوێن باشکردن یانە گشتی لەسەر چەست تجارەتە داناییە هینێ کە جوبەخانە لەسەر لەجێ ئەوەی کە تاجرەکان جەم بکەن جەم بکەنە جوبەخانە گۆهەر جەم بکەنە مڵکە تجار بێسەکە و بنەماڵی شێخ ئیسا بەشدار بینە جافەکان شارە زور بەشدار بینەسن و مقام باسرە شاهی هین ئەوان دیە و ئەو بەحسێکی چەکە لە دیوان هین خسمەوە باس لە ویدیۆیەکی چەند ئەوە فتەکفن ڕسیبی کە ئەو هەمکەی جعلیاتە پاڵدانەسە هینوە گفتوگو بین ئابدین وە سولتان ساکۆ کە هیچ ڕەتێک وە ئی دنیا نێرێت لەورە تاقیرە ئیسلام تاقیرە قورآن نازانم تۆهین وە مەلا ئەنواع و ئەقسام هینکردنە شەیتان پەرەستی کە سولتان ساک شەیتان بی و نازان خوا شەیتان بوتن مەجموعەیەک واسرە ڕەخاتە شیوانە ئەوە بەشی کە دەکات دیوان ئەو دیوان ئابدینە خەرز یە چەند هینێکی نەبوو بەرەم بۆی کە هینکردن زیینەسە لە شوێنێتی یا لە کراوەکە سێ مامەد بیگەر لێ خستی مەڕێ
باقی گشتی جاریەتە باقی گشت ڕان نابودکردنی ئەزەمەت همچنین ئەو هین ئیلبەکی جاف ئەو دیوانە وەساوانە و دەفتەرە دیوانە ئیلبەکی جاف پیشبینیە ئیلبەکی جاف ئی هەمکە وە بەژن و باڵای وەتنەکە دەشتێتی کە تەرهێکی سیاسی ڕادەناوبردنی ئەزەمەت ئێستا لە شوون ئیبی چین چەکی من چی من یەکهێنە وەسفەت دەست پێک یا مقدمە و ئایارە ڕا هەڵسەنگانە ئەو شتێکە کە هین حاج نێمەت مکری لە حەقەل حەقایق هاوردێسێ و چجور ئی ئەزەمەتە بێتە لاڕێیە و کێتێ مەذهب و ئەو مەذهبیچە هین نییە وەسەڵا سەربەخۆی نییە مستەقل نییە لەسەر فکر سەهاک ناتێتە درست ناو بەڵکە سەهاک خۆی ئێتباری هەستی وەچە لە ئەلی وەگرێت ئێتباری لە ئەلیە وەسەڵا یەکە ئەساڵەت بەیانی ئەساڵەت قسە ئەساڵەت شوونی گشتی کەس هینیەسە کە زاتە ئەلیە تەمام چواردۆرەکە گشتی چەند دوونگەلێکی وەسەڵا کە لە دینگەلی ئەبراهیمیە هێندێن ڕۆڵ داشتن لە شوێنی لە سەردەم موسایە فەرزکەین بنیامین دانگەل بیە هەرچەند لە کوردیەکەیە هینە لە کوردیەکەی وشن موساستن وتە لە ئەورە چەس دانگەل داو هاڕون کەسکەری سەرشناس زەمان موسا یەسەکە لە دەورەی واسەڵام مەدینە و مەڵان کی بینە یانە هاوردێت و چی من قۆناغ پەیگیری کی من چووی ئی ئایەمە ئی مەذهبە لە دڵە ئیسلام زاینێت تەمام بەڵگە لە ئێتبار ئی مەذهبە هەر لە سیوە تا نەزوونیاز تا گشتی کەس لە قورئان و لە حەدیث و لە ئایە و حەدیث ئیسلامەوە هێندێت بنەما دێت ڕیشە دێت و ئێتبار پێێت میدوانم ئەزیزیت بتوانن ئێوە چەند نۆبەتیش پێسنە شەکەتکەرە ئێستا بێ تقریبان نزیک 2 ساعت کە بتوانن ئێوە وردی بینن و فەهمەلی بکەن کە ئیمە وەختی چی من ئەوەش شیوەکەی من ئەو مەذهبە بنەماوەری دەرتیری من لە ئەو سی سەرچەوە حەقەل حەقایق نوورەدی هین حاج نێمەت مکری تەزەکر ئەهلاد ئیوانۆف و ئەو دەستنووسێکە کۆناو دەستنووسە دەوریش بەشەرە دەوریش کابەشەر بزەهوی دریاسە ناوزەت بیەس و وەها لە دەستوەست ئی سەرچەوە مهم من ڕایەک بزانێ من ئی دینە چوو شکل کردە بنەماکانیان چوو شکل کە و چوو سەیەر پەیوەند دریاسە ئەو دین و بینەسە خاون ئەو دین و لەو تەریقوە بینەسە خاونچە ئی شارستە ئی شارستانیەتە ئی میراتت بوینەی قورانە ئی شارستانیەتە ئینسان مەحوەرە و ئی جیهانبینی فکری فەلسەفی عەزیمە کە بتوانین یە ڕۆشنەوە پێی من و بوتە وەسرا دەروەچێک ڕا خۆمان ناسین ڕا هویەت خۆمان پیاکردن ڕا مێژوو ناسین مێژوو ڕاستەکانی خۆم تاریخ ڕاستەکانی خۆم تاریخێکە لە ئی وەسرا هین نیاشتو خۆش نیاشتو داخڵە نیاشتوتن بەڵکە لە ئی مەرەموە لە بتوانی من باری لێدێشت فکرم راستی کافی بودن رأی هینە هەر کام لە هەر بەشێک لە ئەیام
هەر مەرەمووی توانێتن بکرێتە باسێکی ساتە لەسەر قسە کرد، چیوە کرد، وازی کرد، لایەنێ جوراجوری خستە وەرباس، ولی خۆ را ئێقەرە کافیە ڕە ئینسانی خاوەن فەهم شعور کە بزانن لە دەورەی واسرا سەدەی هەفتم و هەشتم ناسریاوە دەورە سوڵتان ساک واقعاً چەکیست لە ڕاستیە چەقم یا چەویشیاز چوویشیاز ئەڕەویشیاز نەیەکەیسە و هاکوو نەیاریە پلانی کردنەسە مەزهەب و ئیمە قبولی بکەین دژمنگەل پلانی کردنەسە مەزهەب ڕە لە ناوبردن خۆمان و میژومان و ناسناوەمان و ئیمەش کورکورانە قبول هەر تکرارێک بکەین ئاوات بێمزەڕەتی و ژیانێکی خۆشەڕە گشت لایەک دێرم بنیش نەخۆت